کۆگاکانی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر کە سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێرە لە ئێستادا سەرقاڵی دابەشکردنی پەرتووکن بەسەر پەروەردەی قەزاکان بۆ ساڵی خوێندنی 2025-2026. سەبارەت بە دابەشکردنی پەرتووک بەسەر قوتابخانەکاندا بەپێی پلانێک لەلایەن بەڕێوەبەرایەتی تەجهیزاتی هەولێر پلانێکی تۆکمەدا ڕێژراوە بە مەبەستی دابەشکردنی پەرتووک بەسەر ناوەندەکانی خوێندن هەر پەروەردەیەک ڕۆژانە بەپێی ئەو پلانێ هەیە پەرتووکیان دەگاتە دەست کە ئەوانەی کە لە وەزارەتی پەروەردە لە کۆگای گشتی دەگاتە دەست تەجهیزاتی بەڕێوەبەرایەتی تەجهیزاتی پارێزگاکان بۆ ئەم مەبەستە لەلایەن وەزارەتی پەروەردە بەڕێوەبەرایەتی گشتی مەناهج بۆ سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر 6 میلیۆن پەرتووک دانراوە کە بگاتە هەموو قۆناغەکانی خوێندن لە پەروەردەکان و لە قوتابخانەکان. ئێمەش وەکو بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر بەپێی ئەو پلانە هەیتمان ئێستا حالیان لە چاردەی هەفتە 2025 دەست کراوە بە دابەشکردنی ئەو پەرتووکانە بەسەر پەروەردەکان لە پەروەردەکانیش ڕا بەپێی پلانێک دەگاتە قوتابخانەکان. بەڵێ تا ئێستا کە ئەوەی کە ئێستا تەواو بوو بەپێی ئەو فیدباکێک کە بۆ من هاتووە لە بەڕێوەبەرایەتی تەجهیزاتی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر 160 گەیاندنی پەرتووکەکان گەیشتوتە ناو بەڕێوەبەرایەتی تەجهیزاتی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر بۆ ئەم مەبەستە 140 ماوە ئەوش لەو ماوەیە فترەی کەم پێشکردنەوەی دەرگای قوتابخانەکان ئەو پەرتووکانە دەگا و دەگاتە دەست قوتابی. سەبارەت بە بەڕێوەبەرایەتی تەجهیزات بەڕاستی بە شەو ڕۆژ کار دەکەم چ بەڕێوەبەر و چ فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتی تەجهیزاتی هەولێر دەستخۆشیان لێ دەکەم کە بەکارێکی گرنگ و پیرۆز هەڵدەستن کە ڕۆژانە بە چەندین شەفت کار دەکەن بە مەبەستی گەیاندنی ئەو پەرتووکانە بۆ بەڕێوەبەرایەتی پەروەردەی قەزاکانی سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر. پرۆسەکە لە چاردەی هەفتی 2025 لەلایەن کۆگاکانی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر پەرتووکەکان وەرگیراون لە 18 هەفتی 2025 بەسەر پەروەردەکان دابەشکراون. نزیکەی 6 میلیۆن پەرتووک بۆ ئەم ساڵ لە کۆگاکانی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر وەرگیراوە. ئەمە لە چاردەی هەفت یەکەم وەزبەی پەرتووکمان ئستلام کردیە وەرمەگرتیە پرۆسەکە بە زۆرێکە ئەمە ساڵانە لە ئەو پەرتووکەی وەردەگرین لە کاتی خۆی و دابش سەر پەروەردەی قەزاکان دەکەین. پەروەردەی قەزاکانیش کۆنتاکتیان لەگەر قوتابخانەکان هەیە دەستیان بە دابەشکردنی ئەو پەرتووکانە کردووە تەربیە قەزاکان و تەربیە قەزاکانیش دەستیان بە دابەشکردنی ئەو پرۆسەیە کردیە لە قوتابخانەکان لەسەر بەردەوامی وەردەگرن ئەو پرۆسەیەش بەردەوامە ساڵانامە ئەو ڕێژەیە کە وەری دەگرین پەرتووک حتمما گۆڕانکاری بەسەردا دێتن بە پێی گۆڕانی پرۆگرامی قوتابخانەکان ئەو ساڵ نزیکەی 6 میلیۆن پەرتووک ئیستیلام دەکەین هەتا ئێستا حالیان 160 ئەو پەرتووکانە لایمە ئیستیلام کرایەوە و دابش کرایتە سەر پەروەردەی قەزاکان و پرۆسەی بەردەوامیشە ڕۆژانە وەکو خۆی بەڕێوەدەسی بێکێشە بێگرفت. لە ئێستادا زۆرەی پەروەردەکان بریتیان ڕۆژانە زەناوتان لێرە تازە مەوجود بوون زۆرەی پەروەردەکان لێرە بوون بەپێی ئەو حسەی دویان دانرا پەروەردەکان بەپێی سیستەمی پەروەردە دێن ڕۆژانە پەرتووکی خۆیان دەبن و ئەو پرۆسەیەش بەردەوامە پەرتووک کەم ناکات چکە حاڵەتی وا دروست نەبەلۆ چکە ئەمە بەپێی ئەو داتایی کە لە سیستەمی پەروەردە هەیە ژمارە قوتابیان لێ مەوجودە بەپێی ژمارە قوتابیان ئەو پەرتووکانە چاپ دەکرێت و ئوزافەش احتیاتی شێری ئەو حاڵەتانە حاڵەتی وا دروستن هیچ کێشەی کەمین پەرتووکمانی هەموو قوتابخانەکان و هەموو قوتابیان لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر ساڵانە بە نسبەی 100% هەر قوتابێک پەرتووکی خۆی وەردەگری هیچ کێشەمان لە کەمی و دابینکردنی پەرتووک نییە. ئەکید ئەو پرۆسەیە وەزارەتی پەروەردە جێبەجێ دەکاتن پاڵپشتی تەواو وەکو بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر و وەزارەتی پەروەردە بەردەوام کۆنتاکتمان لەگەڵ یەک هەیە و پرۆسەکە وەکو خۆی بەڕێوەدەچێت هیچ کێشەمان تێدا نییە. پرۆسەکە تا ئێستا بەردەوامە و نزیکەی 160 دابش کراوە و لە ڕۆژانی داهاتوودا بە تەواوی پرۆسەی دابشکردنەکە کۆتایی دێت. لەلایەن خۆیەوە مامۆستا لوقمان سەعید سەدیق بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر سوپاسی کۆگاکانی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر کرد و هەموو پاڵپشتێکی بۆیان دەربڕی
بۆ ئەوەی لە ناوەندەکانی خوێندن هیچ کەم و کوڕیەک لە دابەشکردنی پەرتووک دروست نەبێت. کامەران تاهر، کەناڵی پەروەردەیی هەولێر.